150 ساڵ لەمە و پێش کۆمەنارەکانی پاریس وتیان وڵاتی ئێمە ئەو سەرزەمینەیە کە ئینسانتیایە ئازاد بێ و کارتیایە ئاوەڵە بێ. بەشی هەرە زۆری خەڵکی کوردستان لە 1990 خەڵکی کوردستان نەکارێکی شەریفانیان هەیە بیکەن و نە سەرزەمینەکەیان سەرزەمینێکە کە ئینسانتیایە ئازاد بێ. لە 33 ساڵی ڕابردووی دەسەڵاتی حیزبەکەی مەسعود بەرزانیە ئەلانی کەم لە 150 بە ئەستۆی حیزبەکەی ئەو ئەکەوێ لەم 33 ساڵەیە شەڕی 4 ساڵیان کردووە 10,000 لاوی کوردستانیان بەکوژدا. لەسەر چی؟ لەسەر کەپکی حەمەداغا، لەسەر دێگەڵا، لەسەر کانی قرژاڵە، لەسەر ئەمانە لە دەسەڵاتی ئەمانە قەبرستانی ژنانی بێناونیشان هەیە 10,000 ژن یا کوژراون یا کوشتیان بە دەلیلی ناموسیا خۆیان سوتانوە. 10,000 ئینسان گەنج کوردستانیان بەجێ هێشتۆ ڕێگەی هاتوونەهاتی بەحری ئیجیان گرتووەتە بەر. ئەوانن کە خەڵکیان بێ ئیرادە کردووە، خەڵکی سفرەی خەڵکیان خاڵی کردووە، خەڵگە گرن، خەڵگە کوژن، ڕۆژنامەنووسە کوژن، لیستی تیرۆر و کوشتن و سەرکوتەکانیان حکوومەتی بەعس شەرمەزارەکە. ئەوەی کە لە دەستگاکانی ئاسایشی هەولێر و دەستگای زانیاری و دژێر دەسەڵاتی زیندانی ئاکرێ ئەگوزەرێت هیچ لە سەدەکانی ناوەڕاستە ڕەنگەشتی لەو بابەتە بوو بێ. بۆیە ئەوەی کاڵێ مەترسی مادەی هۆشبەر چێی هێنێ، چێ مادەی هۆشبەر هێنێ بۆ کوردستان، چێ لە سنوورەکان دانیشتووە، چێ ماوادی بەسەر چووە هێنێ، چێ جگەری بەسەر چووە هێنێ، چێ داو دەرمانی بەسەر چووە هێنێ. هەر ئەوان نایهێنن، هەر مەسئولەکانی ئەوان نین، هەر سەیری سەرمایەکانیان کە خستیانەتە سەریە. بە هەرحاڵ بەبەستمەوەیە وەختێک کەسی گوێی لەم قسەیە بێ وەکەوەی کە ئەو لە جێگەیکی کە دانیشت بێت و لە 33 ساڵی ڕابردووە هیچ ئیرادەیەکی نەبوو، هیچ شتێکی بەدەست نەبوو بێ. لە کاتێکە چارەنووسی کۆمەڵگە، شەڕ و ئاشتی کۆمەڵگە، گرتن و کوشتن، بڕین، شەڕ، هەموو شتێک بەدەست ئەوان بووە، بەدەست حیزبەکەی ئەو بووە. ئەگەر لە 160 پێ نەبڕێ لە 150 پێ ئەبڕێ. بۆیە من نازانم چۆن جوورە دەکا ئەم قسانە بکە. چۆخا ئەگەر خۆی مەشمول بێ ئیتر باسی چیەکەی تۆ بۆ خەڵک؟ تۆ خۆ دەو کارت کردووە.